بە ناوی خودای بەخشندە و میرەبان سەرتا دەمێ پیرۆزبایی کردنەوەی خەستەخانەی میهرەبانیتان لێ بکەم. بەڕاستی دەبینین خەستەخانەیەکی جوان مۆدێرن پێشکەوتوو ستافەشی بەڕێز ستافەشی بە ئەمەک و کارکرد لە بوارەکەی خۆیاندا ئەوەی لێرکوانەدا دەبینین بەڕاستی جیاوازەی زۆر بەدی دەکرێت خەستەخانەی میهرەبانی لەگەر شوێنەکانی تر بە تایبەتی کە خەستەخانەی تایبەتە جیاواز لە خەستەخانەکان کە لە ڕووی نرخەوە بەڕاستی هاوکارن زۆر هاوکاری نەخۆشن هاوکاری ئەو کەسانن کە سەردانیان دەکەن دەستخۆشیان لێ دەکەن. من خۆم بۆ هەمان نەخۆشکە ئێستا لێرەم سەردانی شوێنی ترم کردووە بەڕاستی ڕۆتینات زۆرە ئازاردان زۆرە تەخیرکردن زۆرە کاری بێسوود زۆرە لێرکوانە لە میهرەبانی ئەوە نییە لە میهرەبانی ڕێزگرتنی نەخۆش چارەسەری لە پێشووی هەموو شتێکەوەیە دەستخۆشیان لێ دەکەم هیوای بەردەوامیان بۆ دەخوازم و هیوادارم سەرکەوتوو بن.